خزمەتکارتانەوێ؟ ئەی چۆن؟ بۆ خۆتان لا ڕەشەتانە بۆ خۆتان ئیشی ماڵەکە ناکەن. ئەو قسانە چییە پیاوەکە؟ تەواوی خزم و کەس گرتوویەتی هەموو دراوسەکان گرتی هەر من نیمە. یعنی چاودێکەریە تۆژە بێ هەو بێ؟ نا مەسەلە چاودێکەری نییە باوە دایکشم گوناحە پێویستمانە مەسەلەن گۆرەویە کەس بۆ نمونە من بۆ دایکم حەزێت دەم بۆ منە تۆ ماشەڵڵا ڕۆژی شەر گۆرەوێش پیسەکەی بۆ دایکم بیشوە گوناحە کوڕەکە درکی هەیە تۆ درکم نییە وەرە بابە بێ قەزا بنیە هەتی خۆ بۆ نەژوی گۆری خۆت. وەڵی من نایکەم. نایکەم چییە؟ ڕاستەکە ناکەنی کە ئەگری ئیتر ئەڵێ من تێمەڵێن بەسە باشە یەک دەقا ئەمە کە ئەگری ئەڵێ دارکونکەرێ مێشکم کوونەکە. پیاوەکە ئێمەش پێمان خۆشەوە و خەڵکە خۆش بژین. دوای خۆ لە هیچمان کەم نییە دوو عانەمان هەیە لەمان ناو بۆ ڕۆژێکی ڕەش و خوا نەخواسە نەخۆشیە کە شتێ بەخوا نایکەم. بە قوربان خەی ناکە یەک دەفێستا بەسە پارەمان بۆ چییە بۆ پاشەکەوت دوو ڕۆژی کە ئەمرین با تۆزێ خۆش بژین وەکۆ عالەمە. ئەی دەرد ئەی زەهری ماش باشە بەخوا پیاوەکە ئیتر من خزمەتی ئێوەم پێ ناکرێ بەسە تا ئێرە بووی تر ناتوان. وەڵا نایهێنم بەسە قەنەفەکە شکانەتی و باشە بێتەنگ بە ئەمە مێشکە کوونەکە. ئەم ماڵت کردووە بە کاسەی خوێندە بیهێنە دانەیە. وەڵی هیچ نەکە بە قورئان مەسرفزیاییە. مەسرفزیایە ینی پارە لە ئێمە خۆشەویسترا؟ نا برادەرێکم هەیە دەبەسە قوڵب ڕۆڵەوە تەلەفۆنەکەم بۆ عەزیزی عەزیشتی کۆ نافرۆشەیە بۆ ڕۆڵە عەزیزێکی ترە خۆشە نیە هەرچی عەزیز نابوو کۆ نەفرۆشێ. زووکە من سناپم کردووە خزمەتکار دێنین بۆ ماڵەوە خەڵک چاوەڕێیە. ئێلانە نەکردایە جارێ دەبەسە هەتی دەبەسە کوڕما جەڕەز لێیە. ئەلو کا عەزیزیان باشی بە قوربان؟ چاوەکەم نە وەڵام من نیمە و هەتیوە دەبەسە هەتی وازانە من بێسە دەبەسە نەوەڵە کا عەزیزیان ئەوەی ڕاستی ماڵوم ناو تۆزێ لە ئیش و شتا هیلاک بوون حەزەکەن خزمەتکارێک هەبێت لێرە ئەگەر هەبێت دانەیەک نەبا پیاوم بۆ چیە کورە من کوڕەکەم گرتو بۆ عەمرە تا زەماچێکم نەکرد من ڕقم لە خۆشمە نەوەڵا باشنێک بێت ئاوا تۆزێ ئیشکەر بێت و نەختێک ینی هینە چاڵم چاو بڕۆی ئەڵم با ئیشکەر بێ شتێکی بەس خۆ ناشینمان بۆ مەنێرە مەقسەدم یعنی چونکە ئاو نانوشتی ئەوە خۆین با تۆزێکین بێت ئاخۆ تێگەیت باشە نەرە زۆر زۆرش نەبێتیادێت زۆر زۆر نەبێتیادێت بەیانی باشە بەسا مەمنونم دوای خۆمان ڕێیەکەوین لەسەر کرێ شتەکەی دێخوا حافیز. بەشی بەوگە ئێستا بیوی سنام ئەڕوات وەڵڵای نییە ئیشوش ناکە بەس سناپی لەگەڵەکەم ئەکتیڤە بین شێتی نەکەنە و شنەدان